شۆڕشی ئەیلول طبعاً بە گیانی چەندەها پێشمەرگە و خەڵقی لەخۆبردوو و بە سەرکردایەتی و قیادەی بارزانی نەمر کراوە. بارزانی نەمر سەرکردایەتی هەر چاپارچە کوردستانی کردووە لەو کاتەیە هەر چاپارچە کوردستان بە قیادەی خۆی زانیوە بە قایدی خۆی زانیوە بە سەرکردەی خۆی زانیوە لەبەرەوە شۆڕشی ئەیلول لە خۆیەوە هەڵنەگیرسا. شۆڕشی ئەیلول کە هەموو کوردستانی گرتەوە هەتا چاپارچەی کوردستانیش بەشداری تا کرد لەگەڵ ئێمە چکە ئێمامان بینی پێشمەرگەی ئێرانی پێشمەرگەی سووری پێشمەرگەی تورکی ئەمانە کە کورد بوون هاتن لەگەڵ ئێمە بەشداریانە کرد لە زوڵم و زۆرداری حکوومەت یەک لە دوایەکانی عێراق وای لێکرد شۆڕشەکە کە هەمووی پەرە بسێنێ و ئیتر هەتا ئەوانی کە کورد بوون لەناو حکوومەتە یعنی وەکو زابتمان وەکو عسکەرمان وەکو نایب زابتمان هەر هەمووی پەیوەندیان کرد بە شۆڕشە و مەخفەرەکان ئەوانی کە زۆری بڵین کە معاونەکانیان کورد بوون وەکو عەبدوڵڵا بەتوشی وەکو کەمالی شێخەریب وەکو زۆر لەمانە کە معاون بوون لە هەرێکی لە مەخفەرێ بۆ چوارتا ئەمانە بە هەوی پەیوەندی شۆڕشەوەمانە پەیوەندیان پێوەکردن کە خۆیان تەسلیم بکەن و چەککەی لە ناو مەخفەرەکانە چونکە شۆڕشەکەمان چەکی نەبوو ئەگەر ئەو چەکی پۆلیسانە نەبووە لەو کاتەیە و معاونیشانە خۆیان تەسلیم نەکرد شۆڕشی ئەیلول هەر بە ئاسانی دروست نابوو بەڵام بەهۆی مەخفەرەکانەوە بەهۆی خۆ تەسلیمکردنی ئەو سوبات و عسکەری و شۆرتە بە حەقیقەت یعنی شۆڕشەکە پەرەی کە پەرەی سەنگ سەرتاسەری کوردستانی گرتەوە شۆڕشەکەمان لەسەر شانی زیاتر پۆلیس بوو حەز دەکەم بزانیت ئەو مەخفەرانە هەر مەخفەری 50 پۆلیس 30 پۆلیسی تیا بوو هەمووی تفەنگی هەبووە ئەنجا فیشەشی هەبووە لەبەرە بەڕاستی ئەمە چەک لەو کاتە ڕەشاشی برێن بوو ئاربیجی حەوت بوو ئیتر قورسین چەکمان نەبوو کاتە ڕەشاشی برێن قورسین چەکی ئەو کاتی دەستی شۆڕش بوو پێشمەرگە بوو ئەوژی مەخفەرەکان بوو بارزانی نەمر قسەی کە فەرموو قسەیە کرد ئەیگوو کەمترین زیان ئەمەیە گەورەترین زەربە لە دوژمن بن طبعاً مەبەستی ئەو بوو کە پێشمەرگە زۆر لای مەبەست بوو پێشمەرگە زۆر مقەدەس بوو لای پێشمەرگەی زۆر خۆشەویست حەزی ناکرد پێشمەرگە شەهید بێ شتەکە ئەوە نەهێنێکە پێشمەرگی تا شەهید بێ ئەیگوو شتێ بکەن کەمترین پێشمەرگە شەهید بێ بەڵام بگەورەترین دەنگ باتەوە سەدابەتەوە بەرزانی نەمر دائیمە کە قسەیشی بکرد بیفەرموویە هەر شتێک نەک ئێمە حتا لە ئێران و تورکیا سووریاش قسەکەی یعنی تەنفیزەکرا بيكتا الرام ممنوع على هر شافاتي كوسام ممنوع على كل بيكتا أواشن بشر ممنوع على هر شافاتي كوسام ممنوع على كل يفرموا أمشتانا ياشن بشر أمانيهم لابد بس اللي بري قصير بعد زين نمر يعني طاوي قصة كان شيء هموي لصار مصلحة ملتي كلش براسي قصي جنابي بارزانيان زولا بيروزبو لبروي كبارزاني هر شيء بفرمايا قصة كي لصار هذا تنفيذ كذا ساڵی 63 یەکەم کەس بکەن گیرام 63 من گیرام ئەو کاتەیە شتانەوە بەهەژدە ساڵ تازە بەهەژدە ساڵی 45 طبعا کە گیرام زۆریان تعزیبام زۆر لێم درا بەبێ ئەوەی کە بزانم من هیچم کردوای هیچم نەکردبێتە تعزیبێکی زۆر خراپیان نام والحاصل تقریبا 6 مامۆ لە سزنا کە بەریان نام ساڵی 64 ئیتر منش کە هاتمە دەرەوە بەڕاستی جارم هێشتا بینەکانی پێ و پەیوەندی کرد بە پێشمەرگەوە ئەو کاتە پێشمەرگە کەرت و ئەوانە بوو وەکو ئێستا بوو ئەوانە نەبوو لە قەرەداخ پەیوەندی کرد بە پێشمەرگە لە قەراخ ئێستا بەڕەحمە بێ فەتاحی فەرزدارەغایی مەسئولی عەسکەریمان بوو عوسمانی عەلیبەک مەسئولی سیاسیمان بوو کە من فرامە لای ئەوان طبعا لە قەراخەوە نەقلی دەبوو باسەڕیان کردین لەوێ من 6 مانگ چایچیتیم کرد خزمەتی پێشمەرگەم کرد ئەنجا کە نادێنەوە بۆ ئیشە بە سلەیمانی
کە ئیشەکەی بیکەم ئەجاوە من لە پێشمەدا وەرگیرا بووم بەڵام وتیانە بێ ئیشێکی بکەی بۆی کەیتە سابت بی پەیوەندیم کە بەشەوە بە هێز ڕزگاریەوە هێزگاریش کاک نووری مەلا حەکیم ئامری هێزمان بوو کاک نووری مەلا حەکیم لە بارگای هێز هێشتنەوە وتی نابێت بێ هەبێ لە بارگای هێز وتم ئەخ وەڵڵاهی حەزم لێ بچین بۆ جەولەوەتی نام تۆ لێرە من خەڵکی سلێمانی بێت لە منتیقەی لاکەم دەوری خۆم بێ بۆی ستم زیاتر کردانە وتم باشە وەڵا کەمای نەوانی دوای نازانم بۆ ئیشەکە عینەشە لە شەفی حەوت چوومە سلێمانی ئیشەکەم کرد بەرحاڵ ئیشەکەم کرد بەڵام دوای گیرا گیرام مامۆ زۆر مامۆ لە سیزنادیانایەتی دوای کە بەر بووم دیسانەوە پەیوەندی کردەوە بە شۆشە شۆڕشی ئەیلول ئەوە کە جەنابتان بینیتان و هەمووش دەزانن و لەوانەیە ئەیبیسن نەک و جەنابیشتان مناڵ بێتن لەوانەیە لەو کاتەیە شۆڕشی ئەیلول پەرەیەکی باشی سەنگ لەگەڵ ئەوەشا بەڕاستی لە هەر شاپاتی کوردستانەوە تەواو یعنی تر پشتگیری تەواوی لێ ئەکرا بەڵام بەداخەوە ئیتر خۆ خیانەتی نێودەوڵەتی کە هەڵسان ئەمایان کرد لەگەڵ ئێمە با یەکشت پێ بڵێم ئێمە لە شەڕی سەرکردایەتی سی پێشمەرگەی قارەمان لە پاراستنەوە هەڵمان بژات هەڵبژات بچین بۆ شەڕی سەرکردایەتی لەوانەیەشان کە کاکشە بەکەی حاجی فەرەز بوو کە مەسئولی یەکەممان بوو کاک بەسەڵات چاوڕێژ بوو کاک خاڵە نەبەز بوو بێستمی مەلا عومەر ڕەحمەتی بوو ئەو کاتەمی تێکەڵاو بووینەوە ڕاو قەناعەتە هەبێت جەبای برام بوو حاجی بادین سی کەس بووین ئیسماعیل قاسم بوو هەر هەمان بەشداری ئەو شەڕەمان کرد یەکەم کڕەت کە لە جەبەکە بووین فسفۆر کە بەکار هات کە چەکی قەدەغەکراوی نێودەوڵەتیە لە ئێمەیرە کاک نەبەز ئەوەی تا ئێستا خەڵقی بینێ ئەو حاڵێتی کە دەستیشی ئێستا تا ئێستا ئینی لەسەرە ئەوە بەس زاهری برای بەسەڵات چاوڕێژ یەکێکە لەو کەسانێک کە چەندەها کتێب و شیە سەر دەست و کە سوتاو لە هەزار لە هەر گوێ و دەست ئەمانی هەر نەماوە یعنی هەر خۆی تاقەتی تەسەیری خۆی بکە ئەمە یعنی بەڕاستی من دەشتاوە ئێمە بە هەموو شتێک لێمان هەیە بەڵام قەناعەتکە دقەیەک سەنگەکانمان بەجێ نەهێشت نەمانتوانی ئەو سەنگەرە بەجێ بێڵین کە بۆمان دانراوە بەڵام بەداخەوە بەڵام ئیتر خۆ ئەمانەتی نێودەوڵەتی وای کرد کە ئەو هێنا بەسەر هێنانی نسکۆی ساڵی 75 نسکۆی ساڵی 75 ئەوە نسکۆ بووە کە بە مؤامراتی نێودەوڵەتی کراوە لەبەرەوەی من زۆر سپاسیەوە ئەکەم داواش ئەەکەم ڕجاش ئەەکەم هەموو کرد با یەک بێ با ئەم دوو دڵی نیفاقی لە منمان نەبێ با کورد بگاتە ئارامی کەناری ئارامی خۆی بەڕاستی ئەمڕۆ هەڵمان پێویستمان بە یەکە هیچمان با دژیەک نەبین بەڕاستی ئەمڕۆ کوردستان شەهیدێکی زۆریە خوێنێکی زۆر ڕشتووە بە ئەو خوێنە بەهات دەرنێچێت